سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنمەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنمەی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە خوێندنەوەی کتێب دەکەین با بزانین خوێندکارانی ئەم قەزایە تا چەند گرنگی بە خوێندنەوەی کتێب دەدەن با بزانین گەنجان چۆن باز لە خوێندنەوەی کتێب دەکەن فەرموون بینەری ئەم بەرنمەیە بن. سڵاو تۆش مامۆستا خوێنەر ئێستا بۆ کتێبەکان چۆنە خەڵک هاوڵاتی خوێندکار بامڵێ هەر کەسێک خوێندنەوەی کتێب دەخوێنێتەوە ئێستا ئەگەر ئیرادە هەبیت بەرنامە هەبیت لە ناو خوێندنگاکان ناو پەروەردەی ناو کولیەکان بتوانین بۆ ئەوەی ئێستا ئەو بوهارە سەردەمی زمانی دایکە زمانی دایک کاریگەری هەیە بۆی مەسەلەن تو زمانی بخوێنە ڕۆمانی بخوێنەوە ئەدەبی بخوێنەوە مێژووی بخوێنەوە گەشە پێدانی مرۆیی بخوێنەوە چونکە خوێندنەوەی کتێب لەوانەیە هەواڵە خوێندنەوەی کتێب لەوانەیە خەونەکان دێنتە دێ خوێندنەوەی کتێب لەوانەیە ئاستێک بیرکردنەوە بەتوانە دەبیت چون کۆمەڵگەی کوردی هەتا ئێستا و دەوڵەتێکی سربەخۆی نییە دائیمان لە بن هەڕەشەی سۆز و عاتیفەی دەوڵەتەکانی دەوروبەرە ئەگەر کتاب بخوێنرێتەوە لەوانەیە سۆز و عاتیفە لاواز بێ ئاستێکی بیرکردنەوەیکی برجیوازی نیشتیمانی پەیدا دەبیت چونکە دەرێ مێژوو زمانت مێژوتە ئەگەر تو هەر کۆمەڵگەیەک هەر نەتەوەیەک ئەگەر زمانی خۆی نەخوێنتەوە وەکو لە پەروەردە لە باخچی ساوان دەست پێ نەکات و لە قوتابخانەکانیش دەست پێ نەکاتەوە سەرەتایەکی باش دانێت چ لە دایک و بابان چ لە مامۆستا چ لە دام و دەستگایە میری چونکە ئێستا بۆ نمونە مەسەلەن هەبوونی کۆرۆنەی لەوانەیە دەرفەتێکی باشی کردە ئەوانەی خوێنەری کتێب بناناوانە هەواڵێکی وایە زیاتر دەتوانیت ئەو لەو دەمە قەیرانە لەو دەمە باکوتە لە ماڵ دانیشت توانێت گەرە کتێب بخوێنەوە توانێت سوودێکی زۆر بکردی بزانانی هەواڵێکی نوێ پەیدا بکەیت ئەگەر باسی ئەوەی بکەین پێشتر خەڵک بە تامەزرۆوە چاوەڕێ ئەو ڕۆژەی دەکرد کە ببدە سبێنە ڕۆژنامە بکڕێت یاخۆ ڕۆژنامە دەربچێت ڕۆژنامەکەی بخوێنێتەوە ئێتو وەکو کتێبخانەیەکت هەیە لە بەردەڕەش و ڕۆژانە دەیتی ئێرە خەڵک دێ داوای ڕۆژنامەوەی دەکات کە سەیری ڕۆژنامەکەی بکات و بخوێنێتەوە کۆمەڵگەیمە دائیمەن بە ڕفتار و قەیراندا دەڕوە مەتەنەوە ڕفتارێکی دەرونی هەیە سترێجێکی لە لایە دەرونی هەیە مەسەلەن بۆ نمونە جاران سوۆشیال میدیا نەبوو ئەنتەرنێت نەبوو PDF نەبوو شتانە نەبوو جاران عالم ئەوەی دەیخوێندەوە دەهات بە دوای کتێبدا داهات تامەزرۆی خوێندنەوە بوو ئەوە شتێکی گرنگ بوو لای خەڵکەشێ بەڵام کۆمەڵگە هەر بەرەو بەکاربردن بچوو چونکە هیچ هەموو بێکاری وای لە خەڵکی کرد کتێب نەخوێنتەوە دووەمیش ئەوەی کتێبی دەخوێنتەوە جاران هەژارەکان بوو توانای مادی و دەرامەتیان کەم بوو ئێستش هەر عینی کات سوۆشیال میدیا و شتانە زیاتر منافەسەکی چاکردیە کتاب بخوێنەوە بەڵام ئێستا مەسەلەن بۆ نمونە بۆ چارەسەری منداڵەکانی ئێستا لە خەریکی پۆبجی و ئالوودەی پۆبجی و شتیوانە ئەلکترۆناتن دەوێتیان دایک و بابەکان یان مامۆستاکان دەوێتوان منداڵەکان لە پۆبجی لۆ شتانە بکەنەوە پیچەک هانیان بدەن بەسەر کاغەزی وەرەقە و کتێب بخوێنەوە چیرۆ بخوێنەوە شتانە بخوێنەوە هاوڕێاتی چاکەن و کارەمایی چاکەن و پیچەکانی چالاکتر بن و بزاو و چالاکی هەبی مەسەن بۆ نمونە وێنەگرتن پێویستی بە شارەزایشی زۆر لە خوێنەوە لە چ لە تۆڕە کۆمەڵاتەکان چ لە کتێب بخوێنەوە فێر بێ ئەگەر باسی ئەومان بۆ بکەیت کە لە پێشتر لە هەموو ماڵێک کتێب هەبوو کتێبخانەیەکی بچووکی لە ماڵەکەی خۆی دادەنا بەڵام
ئەگە بەراوردی بە ئێستا بکەین کتێب دەبیندرێت لە ماڵەکان. ئێستاوا بزانم 100 ماڵی لە شوێنێک شارەوانێکی مێژوو تێدا تێگەیشتنی شارستانی تێدابی لەوانە جاران لە 10 ماڵان دەڕۆشتی 2 ماڵ کتێبخانەیەکی بوو ئێستا کە 100 ماڵان بڕۆی ماڵی کتێبخانێکی نادێن لەوانە شتێکی کە دابنێت ئەوە یەک لە خاڵەکانی کتێب خوێندنەوە بوو. بەڵام ئێستا کە کتێب نووسەرە کتێبی خۆت چاپ بکات و لەوانە 500 نوسخەی چاپ دەکات و لەوانەیە بەمڵی داتێت و توانێت چاپکردیشی نەبی نافرۆشێت و ئەوانە. بەڵام جاران لە هەفتەکان لە هەشتەکان هەر کتێبێک هێشتا لە چاپ دەرنەچوو بوو کابرا لە بەغدا چاپی دەکرد دەیگەڕاندەوە هەتا داهاتەوە شارەکەی خۆی هەمووی هیچی بەدەست نەدەکەوت. ئێستا زۆرە بۆرەیکی تێدا هەیە لە کتێب زۆریش تێدا هەیە وەلگێڕانیش زۆر تێ لە زمانەکانی وەردەگەڕێ مەتەنی کوردی بگەیەنە سەر زمانەکان دیکە. پێویستە کۆمەڵگەی کوردی بۆ وەی زمانێ کوردی بێتە پاراستن لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات یانێ هەڵمەتێکی هەیە لە کۆمەڵگەی مەدەنی و ناو کورد و ئەوانێ خۆشەویستیان لای زمان و کۆمەلگە و زمانی کوردی چکن زمانی کوردی ئەگەر بەراوردکەن لەگە زمانەکانی دەوروبەرمان لەگەت فارسی و تورکی لەوان دەوڵەمەندترە و پاکترە پاکانەی ڕێژەیەکی باشتری پاکترە. لە دوای پرسیار کردنەوەی کتێبخانە با بڵین هەبوونی کتێبخانەیەکی گشتی نەک تەنها بۆ بەردەڕەش بۆ هەرموو شوێنێکی دیکە لە قەزابی لە نەحەیەبی لە کۆمەڵگابی لە گوندبی هەر شوێنەکەی تا چەند سوود بە خوێنەران دەگەێنێت تا چەند سوون بە خوێندکارەکانی زانکۆ و پەیمانگایەکان دەگەێنێت هەبوونی کتێبخانە تا چەند گرنگە. هەبوونی کتێبخانەیەکی گشتی مەسەن لە قەزای بەردەڕەش لەوانەیە زۆر قوتابی هەیە لێکۆڵینەوەیکی دەرچووی کۆلیژە بە دوای کتێبە دەگەڕێ بە دوای سەرچاوە دەگەڕێ بە دوای ئارشیف دەگەڕێ ئەوەش لە شوێ بەدەست دەکەوێت لە کتێبخانەکان دەست دەکەوێت تەنها گەلە جارە لە کتێب دەگەڕێت لە ئەلکترۆنی و PDF و سوسیال میدیا بەدەستی ناکەوێت لەوانە لە کتێبخانەیەکی دەست دەکەوێت ناو کتێبخانە نەچیتە ناو ئەنتەرنێت و باوڵای ئەمە یەک لە خسلەتەکانی کە کتێب ڕۆلی خۆی باش دەبینێت و مەسەن بۆ نمونە ئەگەر کتێبخانە و مۆزەخانە هەبێ قوتابیان فێرکەین گەشتێکی زانستی هەبێ بۆ ناو مۆزەخانە و بۆ ناو کتێبخانە ئەوە شتێکی لەوانەیە ڕاهێنانێک دەبی بۆ نەوەکان و گەنجەکانی کچکە چاوگەشەکان دەست بە خوێندن بکات و بۆیە ئەو ئاواییەکەی وا تەواو نەکرایە ئەو ئاوایە هەر بۆ مۆزەخانە هەر بۆ کتێبخانەشە. ئەگەر بەردەڕەش بە نمونە وەلگرنگ بە حکمەوەی کە لە سنتەری قەزای بەردەڕەش کوبلەی دادەنیشین و ئەوەی کە ئاگاداری خوێندنەوە و خوێنەرانی کتێبین لە بەردەڕەش من بەخۆم یعنی بە حکمەوەی کە ئەو کوبلەی هاوڕێتیەک لەگەڵ مامۆستا سەعید بارانی کە خاوەنی ئەو تاکە مەکتەبەیە لە بەردەڕەش ئەوەی من دەبینم یعنی لەو چەند ساڵەی خوێنەرێکی زۆری کتێب لە بەردەڕەش پەرەی سندووە دەستخۆشی لە مامۆستا سەعیدیش دەکەم کە لەو چەند ساڵەی وەکو بلەی هەڵمەتێکی دەست پێ کردووە کتێب لە دەستگایەکان لە نووسەران لەو شار و ئەو شار دەگەڕێتن کتێب کۆ دەکاتەوە و ڕادستی قوتابخانەکانی سنووری قەزای بەردەڕەش دەکاتن و هەروەها چەند مامۆستایەک لەوێ یعنی وکلی تەکلیف دەکات تەشجیعی قوتابیەکانیان بکەن لەوەی کە کتێب بخوێننەوە. کاشاوجان ئەویستە تۆ وەکو ڕۆژنامە نووسور کەسێکی دیاری ناوچەکە کەوی دەبیندرێ خەڵک کتێب دەخوێنێتەوە یاخۆت ئەو تۆڕە کۆمەڵایەتیان هۆکارە بۆ ئەوەی کە خوێندنەوەی کتێب بەرەو کەمبوونەوە بڕوە؟ بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان و دیجیتالی میدیای ئەوانە هەمووی کاریگەریەکی سەتاسەتی وەکو بڵێن لەسەر هەموو جمگەکانی ژیان کردووە بەڵام بە حکمێ ئەوەی کە من یەک لەوان زۆر کتێب هەیە بە PDFش بە وەکو بڵێ دیجیتالیە کە لە مۆبایلەکەمدا هەیە بەڵام چێژی لێ نابینم ئەگەر ئەو کتێبە لەوانەیە بە مانگەک لەوانەیە هەندێک کتێبی خلاص نەکەم ئەگەر لەسەر مۆبایلەکەی بەڵام ئەگەر کتێبێکی وەرەقەی بەرجەستە بیتن لەبەردەست بیتن لەوانەیە ئەو کتێبە بە هەفتەیەک من تەواوی بکەم بۆیە خوێندنەوەی کتێب لەسەر کاغاز چێژ و تام و چێژێکی خۆی تایبەت هەیە بەراورد ناکرێت لەگەڵ دیجیتالی. ئێستا وەکو بڵێن نووسەر زۆرن وەرگێڕی کتێبەکانیش زۆرن بەڵام
خوێنەر کەمە تا ئاستەک بەڵام زۆر کتێب هەنا بۆ نمونە ئەوانی کە لە فارسی وەرگێڕاتە کوردیەوانی لە عەرەبی وەرگێڕاتە سەر کوردی ئەگەر کەسێک یعنی وکوبلی بەراوردی بکاتن ئەو دوو زمانە بزانیتن لەوانەیە زۆر ینی لەگەڵ ڕێزم لە وەرگێڕەکان زۆر کتێب هەیە کە ئەو تاموچێژەی خۆی لێ نەهێلای ینی کەبلین بە شێوەیەکی ڕاستەقینە شارەزای کللتوری ئەو زمانە نییە کە وەرگێڕای کتێبەکەی لێ وەرگێڕای بۆ هەر بۆ ئەو مەبەستە ینی کتێبەکەی کەوەلی دەگێڕیتن ئەو تاموچێژەی نییە کە ئەو بەراورد لەگەڵ کتێبەکەی سەرەتایی کردنەوەی کتێبخانەیەکی گشتی لە بەردەڕاش تا چەند سوودی دەبێت بۆ خوێنەران یعنی خوێنەران تا چەند دەتوانن سوودی لێ بنێ بە تایبەت ئەو خوێندکارەکانی زانکۆ پەیمانگاکانن یاخۆت ئەوانەی کە لە مەکتەبەکان دەوام دەکەن دەتوانین سوودی لێ ببین. ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە کێشەیەکی هەنووکەیش نییە کێشەیەکی دەتوانین بڵێن ئەوە نزیکەی 13 ساڵ دەبیتن بە دەرەجەیەک مامۆستا سەعید بارانی کە بەم کارە هەڵستاوە و بە دەرەجە 2 بەندە وەکو شەهاب بۆتانی و ڕۆژنامەنووسێکی بەردەڕەش و هەروەها پرۆفیسۆر دکتۆر عەبدولفەتاح ئەویش خەمخۆری ئەو بوارەیە کارچەندە لە دانیشتووی بەردەڕەشیش نییە بەڵام خەمخۆری ئەو بوارەیە چەندین ساڵە بە دوای ئەوەی نەکە کتێبخانەیەکی گشتی لە سەنتەری قەزای بەردەڕەش بکەینەوە بە حکمی ئەوەی قەزای بەردەڕەش خوێنەرێکی زۆر و 3 ناحیە و نزیکەی 100 گوندی لەسەر و پەیمانگەمان هەیە کۆمەڵە مەدرسە لە سەنتەری قەزای بەردەڕەش هەیە چەندین لێکۆڵینەوە ئەو شتانە دەکرێتن ئەوی کە لێکۆڵینەوەی بکاتیانیش خەریکی نووسین بیتن دەبیت پەنا باتە شارەکانی دی بۆ یعنی بۆ ئەو مەبەستە یعنی با چەندین دەرگامان لێدایە لە وەزیرەوە تا بگرە بەرپرسەکانی حەزبی حکومی هیچ کەسێکمان نەهێلایە بەڵام بەداخەوە من نازانم ینی عەرقەلەکەی لە چییە تا ئێستا ینی نەتواندرایە مەکتەبە لە بەردەڕەش بکرێتەوە هەرچەندە کە بینایەکی لۆ دروست کرایە ینی بینایەکان نزیکەی 40% تەواو کرایە ئەویش بە پاساوی قەیرانی دارایی تەواو نەکرایە ئەوەی کەمە دەمانویست لەو هەنگاوە بیکەینەوە یعنی شوێنێکی وەکوبلەی سەرەتاییەک و بڵین موەقەت کاتی لێیدا بمەزرێنین بۆ چەند ساڵێک ئەگەر نا یعنی کە بینایەکەتەوە بیت لێوێ دادەنینەوە دەستان خۆش خۆشتر سپاس دەکەم خۆشەویستم سپاس دەڕۆن. لە ڕاستیدا گرنگیدان بە خوێندن شتێکەوە بزانم سوودی بۆ هەموو تەواوی کۆمەلگا هەیە بەڵام لە ڕووی خوێندنەوە ئێستا کە سۆشال میدیا ڕێگرە لە بەردەم کۆمەڵی گەنج و لاو و قوتابی کە پەرە بە خوێندنەوەی کتێب بدەن جەجا کتێبەکە لە هەر بوارێک بێتن ئەگەر لە ڕووی ڕۆشنبیریەوە بێتن ئەگەر لە ڕووی قوتابخانەوە بێتن ئێستا کە ینی زۆری قوتابیەکانمان لە ڕێگەی سۆشال میدیاوە هەنی پەچیان کەوتووە لە خوێندن. ینی کاریگەری هەبووە لەسەر خوێنەر ئەوانی کە حەز بە خوێندنەوەی کتێب دەکەن. بەڵێ بێگومان ئێستا کە جاران کە کتێب داد کەسانەکە بوو ڕۆمانی دەخوێنەوە بەس ئێستا کە لە بەرەوەی پێشکەوتنی سیستەم و تەکنۆلۆژیا و سۆشال میدیا لەوانەیە زۆر جار ئێستا کە لە گۆگل و لە ئەوەی هەر ئەوەی مەبەستی بێ بینتە دەرێ لە خۆی خەریکی موبایلەکەی بکاتن لە ڕێگای ئینتەرنێتەوە بینتە دەرێک و لەوەی لە موبایلەکەی بخوینتەوە زیاتر نەک لە کتێبەکەی. کە دەگوترا پێشتر جاران سەرچاوە کەم بوو کتێب کەم بوو بەس بەڵام خوێنەر زۆر بوو بەس بەڵام ئێستا کتێب زۆرە و سەرچاوە زۆرە و وەرجێر زۆریش بووە و کتێب خوێندنەوە خوێنەر کەم بووتەوە. ڕاستیەوە لەسەر ئەو کەسە دەوەستەوە کە ئەوەی بەستە بە دوای سەرچاوی خوێندن و بە دوای ئەو کەسەدا دەگەڕێت کە بینەری چێ کە چێ بخێنیتەوە چ کتابێک گرنگە بۆی بخوێنیتەوە بەڵام ئێستا کە دەیدینی کابرا لەوانەیە نەگەڕێتن لێدات لە سیستەم و لە ئەنتەرنێت دەریدەینی کە بەلاوەیان کتێب گرنگە بۆی ئەوی بخوێنێتەوە لە ڕێگای سۆشال میدیا و لە ڕێگای ئەنتەرنێتەوە. جاران ئەگە هەمومان دیتوکمان و سەردانی خزمانمان کردبێ لە ماڵەکەی کتێبی هەڵگرتو بوو با بڵێن چەند کتێب و یاخود کتێبخانەیەکی لە ماڵەکەی خۆی دروست کردبوو ئێستا ئەم پێدوانی ئەم کتێبخانانەی کە لە ناو ماڵ دروستەکە دەکران ئێستا باوی نەماوە کتێب. بەڵێ پێگومان ئەکیت
هەروەکو پێشتر لە گوتم یعنی سوۆشال میدیا کاریگەری هەبووە لەسەر کاریگەری لەسەر خوێندنەوە هەبووە ئێستا کە جاران کتێبی وا هەبووە کە کەسانی وەکو من و تۆ زیاتریش هەوڵیاندا بەس بەو کەسە بگەن کە کتێبێکیان پێ بداتن بۆی بخینەوە بەڵام ئێستا کە سوۆشال میدیا ئەو کاریگەری زۆرتر لەسەر ئەوەیە کار بەخۆی کردنەوەی کتێبخانەیەکی گشتی با بڵێن لە بەردەڕەشبی لە هەر شوێنێکی دنیا بێ تا چەند گرنگ دەبێ بۆ خوێنەر طبعاً زۆر زەرورە شتێکی زۆر زەرورە ئەوەش لەسەر لایەنی پەیوەندیدار دەوەستەوە لەسەر حکوومەت دەوەستەوە بەو ئەرکەی ڕابیتن زۆر کەس لە گەنجەکان هیواتی خوێندنەوەی کتابی هەیە زۆر کەس ئەوەی لە خوێندنەوە سوودی لێ دەبینیتن لەوانەیە لە سوۆشال میدیا ئەوە نەبیتن بەڵام ئیشەڵا ئەوەش بکرێتن ئەگەر لە ڕێگەی ڕاگەیەندەکانەوە بیتن لە ڕێگەی کەناڵی ئەوە بیتن لە هەر کەناڵی شکە بیتن گرنگ ئەوەیە کە ئەو کتێبخانەیە بکرێتەوە بۆی گەنج و لاو ئەوان کەش پاشە ڕۆژ هەموو سوودی لێ ببینن. کتێبی دەخوێنیت؟ الحەمدولله. زیاتر حەز بە چ جۆرە کتێبێک؟ ئەمن زیاتر حەز بە ڕۆمان دەکەم ئێستاش بە حکومەوەی سەرەتا دەستم بە خوێندن کرد لە ڕۆمانەوە دەستم پێ کرد ئێستا بەرخوندایتە زیاتر باویدی بە گەشەپێدانی مرۆیی شەری ئەو خوێندنەوەی کتێب چ هەستێکت لا دروست دەکا بیر و هزری تۆ بۆ کوێ دەبات؟ بەڵێ خوێندنەوە هەموو کۆمەلگایەک بە خوێندن تەبعاً پێش دەکەوێتن خوێندنەوە کاتی الحەمدولillah من دەخوێنمەوە ڕۆژانە زیاتر نێزیکەی 50 لەپەر 6 لەپەر خوێندنەوە حەز بە ئاسوودەیەک یەکەم لەوانەیە دەوروبەر پێم بڵێن باشە تو چ سوودێک لەم خوێندنەوە ئەەکەی بەڵام لە ناخەوە حەز بە ئاسوودەیی دەکەیت دواتر خوێندنەوە لەوانەیە ئێستا سوودەکەی نەبینی بەڵام چەندین ساڵی تر ئەتو لەوانە ئەو سوودەی ببێن ئەو سوودەی بۆ تو بێ هەبێتن نمونەیەک جوان بینەوە زۆر جا دەڵێن دنکە خسپێک بخۆی چه ئیسیفادە لێ دەکەیت پرسیانە لە دکتۆرێک کرد ئەم دکتۆرە گوتی ئەو قەسپە ئێستا دەخۆی هیچ ئیسیفادێشی لێ ناکەی بەڵام دواتر ئەمە کە دەچێتە ناو جسمتەوە کەشی دەبێتەوە هەر یەکێک و سوودی خۆی دەبێتن خوێنەوەش ئاوایە خوێنەوەش کە تو دەخوێنێ لەوانە ئێستا زۆر سوودی نەبێت بەس لە پاشە ڕۆژە سوودی زیاتر دەبێتن ئێستا کە دەبینین ئەگە بەراوردی بکەین خوێندنەوە لە مۆبایل یاخود لە لاپتۆپەکەی خۆمان و کۆمپیوتەرەکەی خۆمان لەگەڵ کتێبدا ئەو پەرتوکێکە لە دەستمانە جیاوازی هەیە بەڵێ زۆر جیاوازیەیە جیاوازی زۆریە کات و لە کتێب بخوێنەوە تام و چێشی زیاترە لەوەی کە تو لە یوتوبیان لەوەکو سەرجێکی کتابێک بکەی کتابێک بێنێ خوارێ بە PDF بخوێنیوە ئەو لە زەتێنێک کە تو بە کتاب دەخوێنیوە ئێستا زۆر زمان ئێستا لە دوکانەوەش 4-5 کتاب لە دوکاندانە ئەو کاتێک کە فەراغات مەبی کتابی دەخوێنمەوە تاکید مەڵە باشە ئێستا تۆ دەبینین کە خوێنەری کتێب و حاشقی کتێبی گەنجانی دیکە و خوێندکارەکانی زانکۆ و پەیمانگا بە هەمان شێوە کتێب دەخوێنەوە یاخود تەنها ئەو کتێبانە کە دەخوێنەوە لە کابڵێن لە خوێندنگایەکان و زانکۆ و پەیمانگەکان پێیان دەدرێت بەڵە زیاتر ئێستا بەداخەوە کە دەڵێن قوتابیان زیاتر بەری خۆیانداتە سۆشال میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو یاریە ئەلکترۆنیەکان بووتە بەدیلی خوێندنەوەی کتێب خوێندنەوەی کتێب تا ڕادەیەک بەداخەوە فەرامۆش کراوە پێشتر ئەگەر بەبیرت بێت و خۆشمان واشمان بینی و زۆر ئەگەر ڕۆژنامەیەکی نوێ بوو هاتبایە بەیانیان یاخود گۆڤارەکان هەموو هەفتە جارێکە ڕۆژنامەیەک بۆ هاتوایە گۆڤارێکا باتەوە بە تام و چێژەوە دەچوین دەمانکڕی و دەمانهێنە و دەمان خوێندەوە ئێستا ئابم ماوە نەخێر بەداخۆ چکە بە حکومی ئێستا سەرچاوی خوێندن زۆر بووە کتێب ناونیشانی کتێبەکان زۆر بوون چەندین کتێب هاتنەتە بەرهەم لەوانەیە ئەگە بێت و ئەگەتوو بە بەرنامە و بە بەرنامەدا ڕێژێ و کتاب نەخوێنیوە لەوانەیە ئەم کتاوە تووشی کێشە لایانی دەرونی تشکاتن دەبێت بزانیت چ جۆرە کتابێک دەخوێنێتەوە چ جۆرە کتابێک بۆ تو باشە بۆ تو کە مەسەد کۆمەلگای ئێمە پێویستی بە جۆرە خوێندنەوەی کە یەکە خۆمی پێدا بەڕێوە بمیاوەکو خۆمی پێدا لە نێودا دامەزرێنم دەبی ئەو کتێب هەڵبژێری کردنەوەی کتێبخانەیەکی گشتی لە بەردەڕەش
تا چەند سوودی دەبێت بۆ خوێندنەوە؟ ئەو قسێ دەکەم زۆر بەداخەوە هەتاوەکو ئێستا لەم قەزایە گەورەدا ئێمە کتێبخانەوەیەکی گشتیمان نییە زۆر بەداخەوە یعنی بەڕاستی حەق وایە لایەنی پەیوەندیدار لایەنی بەرپرسی ئەم شارە خەمێک لەوایان خواردبایە کتێبخانەیەکیان کردووە بۆ ئەم شارە ئەبینیت زۆربەی جار ئێمە بوو پەرتووکێک ئەلێ دەویست هەڵالگیرین بۆ بڕۆین بۆ هەولێر یان وەکو دهۆک یان وەکو سلێمانی یان وەکو بە ئۆنلاین داوای کتێب بکەین ئەو کتێبەی دڵخوازی خۆمان زۆر جار وایە بەدەستمان ناکەوێتن دەبی بچین بۆ دهۆک بەو ناوە. بەڕاستی کتێب خوێندنەوە با بڵین مرۆڤ دروست دەکات تاک و کۆمەلگا بەرەو پێش دەبا فەرمووی ئێستا لە وڵاتە پێشکەوتووەکان کە دەسەڵات یان حکوومەت بیەوێ باجێک زیاد بکە لەسەر شتێک یان مافی هاوڵاتیان نەدا بە هیچ شێوەیەک ئەو کۆمەلگایە قبولی ناکەن بۆ چونکە ئەو کۆمەلگایە هوشیارە لە ڕێگای چی هوشیارە لە ڕێگای خوێندنەوەی کتێب بەڵام زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستان بەگشتی من دەڵێم لە ئێستادا ڕاستی بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەنتەرنێت خوێنەر زۆر کەم بووە بەڕاستی تاک دروست دەبێت لە کۆمەلگا بەرەو پێشەوە دەچێت بە تایبەت کە داوای مافی خۆی بکات و پێگویشتو بێ و بەرەو پێشەوە بچێ خوێندنەوەی کتێبە بەڵام کە ئێستا دەبینین هەرچەندە تۆڕە کۆمەڵایەتیەکان و یاخود ئەنتەرنێت کاراسانی زۆری بۆ خوێنەر کردووە دەتوانێت بە ئاسانی دەستی بە هەر کتێب بگا بێوێ بخوێنێتەوە هەرچەندە لە پێشتر سەرچاوەکەم بوو وەرگێڕەکانی کتێب کەم بوو بەس بەڵام خوێندنەوە کەم بوو ئەمە هۆکارێکی بۆ چ دەگەڕێنیتەوە؟ وڵی هۆکارەکەی بۆ دەگەڕێنەوە ڕاستی تۆڕە کۆمەڵێتیەکان با بڵێن زۆر بۆ ئینستاگرامە فەیسبووکە سناپچات و ئەوانەیە ڕاستی ئەوانەی کە لە ئێستادا گەنجەکان خۆیان بەوە مەشغوڵ دەکەن یعنی با بڵێن کاتی خۆیان بەسە دەبن ڕاستی بە کاری بێشۆل با بڵین هیوادارم یعنی بەڕاستی گەنجەکانمان چونکە بەرەو پێش بردننی وڵاتێک لە دەستی گەنجدایە ئەگە گەنج خوێنەر بێ بەڕاستی نەحکوومەت نەدەسەڵات ناتوانێ با بڵین مافی نەدات و یان لە ژیانیشی شایستە نەبێت هەبوونی کتێبخانەیەکی گشتی پەرتوخانە تا چەند گرنگی دەبێت بۆ ناوچەکە ئەلێستا کە لە ببینین لە بەردەڕاش زۆربەی دەرچوانی زانکۆ پەیمانگار یاخود خوێندکاران پێویستیان بە کتێب دەبێت و سەرچاوە دەبێت ئەوانە زۆر گلەی لەوە دەکەن بە ئاسانی بەدەستیان ناکەوێت چکە بەهۆی نەبوونی کتێبخانەیەکی گشتی لەم شارە ئەگەر هاتوو کتێبخانەیەکی گشتی لەم شارە بکرێتەوە تا چەند سوود بە خوێنەران و خوێندکاران دەگەین؟ بەڵێ ڕاستی بە قەزای بەردەڕەش یعنی 4 ناحیە لەسەر لەگەڵ ژمارەی دانیشتوانی 180,000 کەسە تاوەکو ئێستا کتێبخانەیەکی گشتی نییە بەڕاستی نەبەس کتێبخانە فەرم و نەخۆشخانەیەکمانیش نییە هەر چەنداوە دوورە لە بابەتی ئێمە فەرم و زیاتر لە 75% ناو کۆڵانەکانی قەزای بەردەڕەش قیرتاو نەکراوە سەبە نەکراوە یعنی ئێمە نازانین لە چێن دەردەست پێ بکەین بەڕاستی بەردەڕەش ئەهمال کراوە لەلایەن حکوومەتی یاریمی کوردستان جگە لە پەرتوخانە لە هەموو بوارەکە سێکتەرەکان کێش و گرفتیان هەیە هەر زۆر نازانین لە چێن دەردەست پێ بکە لە چێن دەرکۆتایی پێبین بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوێگی بیستی بوون ئەمە ڕابووچوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان کە تایبەتمان کردبوو بە خوێندنەوەی کتێب سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە دیمەنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا ئەڵلقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ